لەیلا بەدرخان پرنسسا بالایە و هونەرا کوردی. لەیلا بەدرخان دی ساڵا 1930 دە ئەستەمبۆڵیش دایک بوویە. لەیلا بەدرخان لە ساڵی 1930 لە ئەستەمبوڵ لەدایک بووە. ئەو کچە ماڵبەتان مەزنە بەدرخانیانە و پرنسێسکە کوردن. ئەو کچی بنەماڵەی گەورەی بەدرخانیەکانە و شەزادەیەکی کوردە. لەیلا بەدرخان بالەرینا یەکەمە کوردە کولسەر دکن جیهانێ ڕەقسی. لەیلا بەدرخان یەکەم بلێرینای کوردەکە لەسەر تەختەی شانۆکانی جیهان سەما بکات. وێ هونەرا بالەیە لە ئەوروپایێ، بتایبەتی لە سویر و فرانسایێ فێر بوو. ئەو هونەری بە لەیلا ئەوروپا بەتایبەتی لە سویسرا و فەرەنسا فێر بوو. لەیلا بەدرخان ڕەقسن کوردی و مۆدێرن هێخرە پێشکەشتی کرد. لەیلا بەدرخان سەمای کوردی و مۆدێرنی پێکەوە پێشکەش دەکرد. ئەو هەردەم بکنجێن کوردی یەن هەرەمی لەسەر دیکان دەردیکرد. ئەو هەمیشە بە جلو بەرگی کوردی ناوچەی لەسەر شانۆکان دەردەکەوت. نەوێ درۆژنامەیەن ئەوروپایە دەوەکی پرنسەسا کورد دەهەت نویسەندن. ناوی ئەو لە ڕۆژنامەکانی ئەوروپادا بە شەزادەی کورد دەنووسرا. وێ لە باژارên مزنên وەکی پاریس، ڤیانا و بەرلینێ هونەرا خۆی نیشاندا. ئەو لە شارە گەورەکانی وەک پاریس، ڤیەنا و بەرلین هونەری خۆی نیشاندا. لەیلا بەدرخان مینا کوردەکە دڵسۆز چاندا خۆ پردی پەرست. لەیلا بەدرخان وەک کوردێکی دڵسۆز کلتوری خۆی زۆر دەپاراست. وێ دەخوێست کوچیهان هەموو بەدەویە هونەر و دیرۆکە کوردان ببینێ. ئەو دەیویست هەموو جیهان جوانی هونەر و مێژووی کورد ببینێ. لەیلا بە زیرەکی و فیزیکا خۆیە هونەری هەرکەس ماتمەی دەکرد. لەیلا بە ژیری و فیزیکی هونەری خۆی هەمووانی سەرسان دەکرد. ئەو دژیانە خۆ دەبوو سمبولاژینێن کوردن مۆدەرن و هونەرمەند. ئەو لە ژیانی خۆیدا بوو بە سیمبولی ژنانی کوردی مۆدێرن هونەرمەند. دی ساڵە 1986 لە پەریسێ کۆتا دەوی کرد. لەی ناوێ وێ نەهەت جبیرکردن. لە ساڵی 1986 لە پاریس کۆچی دوایی کرد، بەڵام ناوی لەبیر نەکرا. ئیرۆ لەیلا بەدرخان ژی بۆ هەر کەچەکە کورد چاپکانی ئەلهامەیە. ئەمڕۆ لەیلا بەدرخان بۆ هەر کچێکی کورد سەرچاوی ئیلهامە. هونەراوێ و کدا وێدی دیرۆکە چاندە، کوردی دەچێکی زێرین دەگرێ. هونەری ئەو ماندوو بوونی لە مێژووی کلتوری کوردیدا شوێنێکی زێرین دەگرێت.